پێم بڵێ تۆ هەورامی ئەزانیت؟ بەڵێ ئەرەوەڵا بە هەورامی ئەتوانی قسە بکەیت؟ بە هەورامی کامڵ هەم ئەتوانم قسە بکەم هەم ئەتوانم گۆرانی بخوێنم. دەیفرە ئالا گەرمتایی گۆرانیەوە ما پێشکەشکەرە بەروانەی منی هۆرامیە حەزم جە گۆرانی هۆرامین سەر و چەمای چامی وەشێ بە ئاکۆردی لابرە بە ئامەی نامەڵ هەرۆ باش بە ئامەی نامەڵێ دەی چەمەریمە بەرزەبی خواشاڵیم شیمیە ئەژینم سەد تەربیە شاڵیم شیمیە شینم سەد تەربی بڕۆ ئامای بێرێدی چەمە بە ئیشارەنیە ئامای بێرێدی چەمە بە ئیشارەنیە با تازە کرێمیان وەمەیلی دووبارەنیە با تازە کرێمیان وەی مەیلی دووبارەنیە گرە کاسێ شەرەتی خوا دڵداری کەرێدەنێ هیچ کەس وێنەوە منێ پێ تۆ نەمرێدەن هیچ کەس وێنێ تۆ یادگار پێ تۆ نەمرێدەنێ دواسەڤاحی ساڵحەنێ هێنجا ڕەحەت بوو فەیمێ نهربي بالامي لا چیز بکری آمای بیردی چم به ایشارنی با تازه کریمیم و میلی دوبارنی